خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم پانۆراماتان پێشکەشەکەین. سەرەتا داوای لێبوردنەکەین چەند خولەکێک لە کاتی خۆی دواکەوتین لەو هەرێما کە ئومێد و هیوای گەورەی گەنجانە و ئینتیمای نیشتیمانیەکێکە لە پرسە هەرە دیار و گەورەکان کە ساڵانێکە گفتوگۆی گەورەی لەسرە. بەهۆی قەیرانەکانەوە خەڵکێکی زۆر ناومێد و نیگەرانە، بەڵام هەندێک جار هەندێک کات بەهۆی هەندێک ململانەی سیاسی یان هەندێک جوڵەی بەرپرسەکان کارێک دەکات کە زیاتر دڵی گەنجان دەشێنێت، دڵی هاوڵاتیان دەڕەنجێنێت. ئێمە لە ناو ئینتیمای نیشتیمانی و لە ناو پرسەکان و لە ناو قەیرانەکان چۆن دەتوانین ئینتیمای نیشتیمانی ببینەوە نەیدۆڕێنین. ئەم شەو لەگەڵ بەڕێز کاوێز مەلا پەروێز نووسەر و ڕۆژنامەنووس گفتوگۆکەین کە لە هەولێرەوە لەگەڵمانە. کاکاوێز بەخێر بێ، عنوانەکە خەریک بووە بە شەعر. بەخێر بێ کاکاوێز. سپاس دەکەم کە بە هیوام گفتوگۆیەکی نیشتیمانیانە بکەین. کاکاوێز سەرەتامێ بەڕاستی یعنی لەوە دەست پێ بکەین، تۆ هەمیشە ئەنی کادری پێشکەوتوی پارتی دموکراتی کوردستانی، بەڵام نووسینەکانت نووسینی نیشتیمانین، لەکوێ پێویست بێ ڕەخنێ لە یەکێتیە گری، لەکوێ پێویست بێ لە پارتیە گری. ئەمە بدون مزامەلە ئەڵبەتە باسی قەڵەمەکە دەکەم. ئەم هەڵسەنگانی تۆ بۆ ئینتیمای نیشتیمانی چیە بەڕاست لە ئێستاە؟ بەڵێ سپاس. وڵای جا من پێم خۆشە بە جۆرێک ئێمە بتوانین ئیدارەی هەرێمی کوردستان، ئیدارەی حزبەکانمان بە جۆرێ بدەین کە کەمترین نیگەرانی بۆ خەڵک بەجێبێڵین، یان بە شێوەیە کە ناڵێم تەواوی خەڵک، بەڵام بەشێکی زۆرینەی خەڵک ئێمە ڕازی بکەین لەو ئەدایە لە جۆری بەڕێوەبردنمان. بەڵام بەداخەوە یانی ئەوەی کە تێبینیە کرێ ساڵ بە ساڵەری ئێمە کەم و کورتیمان ئجگار زۆرە. هەندێک جار ئینسان سەرباری ئینتیما حزبەکەشی ناچارە بێ کە بێتە دەنگ، چونکە ئەم نەتەوەیە کورد لە سەردەمی ڕژێمی بەعس وەرگرین و پێشووتریش وەرگرین، زانی چنێ جەور وستەمی ئەو نظامانی لەسەر بووە، بەڵام ئینتیمای بۆ نیشتیمانەکەی زۆر بووە، بە جۆرێک بووە کە بەرگەی گردووە. تۆ تەماشای ناوچەکانی ئێستا کە بووەتە ناوچەی مادەی ١٤٠ تەماشای ئەو ناوچانە و هەرێمی کوردستانیش بکە، ینی فشاری زۆری حکوومەتەیەک لە دوایەکانی عێراقی لەسەر بووە، بەڵام خەڵک بە ڕوبەڕووی هەموو ئەو فشارانە بۆ تۆ بەرگەی گردووە و ماوەتەوە و ناسنامە کوردبوونەکەی ئینتیمای بۆ کوردستان و خاکەکەی بەردەوام بوو. بەڵام بین ئەگەر ئەوە وەکو پێوەرگی وەرگری لە سەردەمی بەڕێوەبردننی ئێمە ئەو ئینتیمایە بۆ کەمە بێ. ئایا ئەگەر ئەحسایەکی وردیشە بێت لە سەردەمی بەڕێوەبەری خۆمان کورد کە خۆمان بەڕێوە بین، چەندێک کورد ئەم نیشتیمانە بەجێڵێ؟ ئایا چەندێک کورد ئینتیمای بۆ قەزیەکەی هەیە، چەندێک کورد ئینتیمای بۆ هەرێمەکەی هەیە؟ بۆیە بەڕاستی ئەمانە پرسیاری زۆر جدین کە ئەبێ هەری یەکێک لەوانەی کە بەرپرسیارەتیان لە وڵاتە هەیە ڕۆژانە لە خۆیانی بکەن و پێشەوەی ئەو پرسیارە بکەین. کاکاوێز مەسەلەن پێت وایە هەر بەڕاستی ئەو پرسیارە لە خۆمان بکەین، یان هێڵێکی سوور هەبێت چۆن مەسەلەی ئاسایشی نیشتیمانی ئاسایشی نەتەوەی هێڵی سوورە، هەر بەڕاستی لەسەر مەسەلەی ئینتیما ئیشکردن هەیە، مەسەلەی یاخود تێڕوانین هەیە؟ زانی ئینتیما خۆویستیە، ینی ئینتیما بە هیچ یاسایەک تۆ ناتوانانی ئینتیما بۆ ئینسانەکان دروستکەی کە ئەبێ جۆری بەڕێوەبردننی حکم لە هەرێمی کوردستان بە جۆرێ بێت کە خۆی بۆ خۆی متمانە و ئینتیما لای هاوڵاتیانی دروستکە، کە ئەمە بەڕاستی کێشەی جەوهری هەیە، ینی گرفتی ئەجگار گەورە هەیە. من پێم خۆش نییە، من ئێستا پێم خۆش بوو لەو بەرنامەیە و بەرنمەکانی ڕابردوو ئایندێشمەوە وایە کە دیفاع لەو ڕوانگە جوان و دەستکەوتە گەورانەی هەرێمی کوردستان و پارتیوی چیتیم بکردبە. بەڵام ئێستا بەداخەوە ینی ئەوەیە بینین ئەوەی کە منەی بینم و بەرکەوتەم لەگەڵی هەیە، ینی خەڵک بە جۆرێکە کە وردە لەوە زیاتر ئینتیمای نامێت. تۆ تەماشا بکە زە پارتیوی چێتی لە حکومن خەڵکی تر کە بڕوایان بە چاکسازی و بە مافی مرۆڤ و بە زۆر شتی تری
حەقی ئینسانی هەیە نییە بەڵام داوای چاکسازی و داوای ئێوەکرد ئەوانە بوونەتە شۆڕە سوار ئەوانە ئێستا خەڵک لە دەوریان کۆبێتەوە بۆیە ینی ئێمە خەلەلمانەیە لە جۆری تێڕوانینمان بۆ بەڕێوەبردن لە جۆری تێڕوانینمان بۆ ژیانی حزبایەتی لە جۆری تێڕوانینمان بۆ دەوروبەری خۆمان ینی ئێستا ئێمە لە عێراق ئێستا یەک لەو گرفتانی کە من پێم وایە لە ئایندە تووشی هەرێمی کوردستانە بێ یعنی ئێمە بەهێزیمان لە ساڵانی ڕابردوو پەیوەندی بۆ دۆخە ئەمنی خراپەوە هەبوو کە لە عێراق بوو ئەو نائستقراری کە لە عێراق بوو ئەگەر دۆخی عێراق بەرەو ئیستقرار بچێ و کە چەند ساڵێکە بەرەو ئیستقراری زیاتر لە ڕووی ئەمنیەوە ئەڕوا و ناوچەکانی ژێردەسەڵاتی عێراق گەشەی زیاتر بکەن زانی ئۆتۆماتیک لە پێگەی هەرێمی کوردستان و لەو هێزە ئەدا کە ئێستاکە وەکو ناوەندێک لە عێراق چاوی لەکرێت بۆیە ئەمانە هەمووی مەترسین ینی ئێمە بێ ئەو فۆرمە لە بەڕێوەبردن بگۆڕین بەڕاستی ینی خەڵک ئاشتکەینەوە ئێستا بە شێوە گشتێکە خەڵک لە هەرێمی کوردستان نیگەران و ناڕەحەت و تووڕەیە ئەمە ئەبێت درێکی پێ بکرێت بۆ تووڕێ بۆ تووڕە کراوە بۆ ناڕەحەتە بۆ نیگەرانە یانی زین لە مەسلەی خزمەت گوزاری بگری خەڵک تێبینی و نیگەرانی زۆری هەیە لە زۆر لە هەموو ئەو سێکتەرانەی ترکە پەیوەندی بە ژیانی هەر تاکێکەوە هەیە نیگەرانە خەڵک ئەمانە هەموو گرفتن ینی حەق ئەوانەی کە قسە لەسەر ئەم پرسانەی شەکەن بۆ مەبەستی ئەوەیە کە پرۆشن دڵسۆزن نەکەوەی کە ئەنی ئێمەمانان بە دوژمن تەماشا بکرین بۆی ناحەز و بەچی کۆمەڵێ پڕ و پاگەندەی ناحەزانە دژی خەڵکی وەکو ئێمە بکرێ من پەرۆشم من بۆ ئەم ئەزمونەی هەرێمی کوردستان زۆر پەرۆشم هیوادارم ینی ئەم قۆناغە سەختانە تێپەڕێنێ ئەو ئینتیمایی کە ئێستا بۆتە جێ پرسیار بۆ خەڵکی دروستکە کاکاوێت مەسەلەن ئێستا بابەتێکی زۆر گەرمی ناو سۆشال میدیا هەیە کە یوتیوبەرێک گەنجێکی هەرزەکارێکی عرب وێنێکی لەگەڵ سەرۆکی هەرێم گرتو تەمان سەرۆکی هەرێم تۆ بە دەری کە لە حزبەکەی بەڕێز مەسەلەن وەکو مڵکی هەرێمی کوردستان سەیریکە نیگەرانێکی گەورەی لێکەوتۆتەوە مەسەلەن خەڵکێکی زۆر تەنانەت کە پارتیشن ئەڵێن بۆچی ئێمە ئامادە نین پێشوازی لە ئێمە بکەن جا ئەمە سلێکت کە بۆ بەرپرسەکانی تریش مەسەلەن ئەوەندەی ئیتیمامەدەن بنمونە بە کەسانێکی تر ئیتیمام نادەن بە خەڵکانی دڵسۆز یان بە خەڵکانی جددی دڵشکانێکی گەورە ئەبینی لە ناو گەنجان یەک نییە دوو نییە سێ نییە خوێندنەوەی تۆ بۆ ئەم بابەتە چیە بەڕاستی ئەمە بابەتێکی ئاساییان ئەبێ هەڵوێستەیەکی لەسەر بکرێت کە ئەگەر گەنجێکی کوردیش ئەگەر یوتیوبەرێکە ڤاینەرێکە توزانم هەر شتێکەوانی ئێستا ئیشێگەکەن لە چوارچەوەی سۆشال میدیایە احترامیان گیرێ لە چوارچەوەی خۆیان وەڵام شتێکم هەر لەسەرەوەی نووسی بوو من کاگنی چیروانی چێکە لەو سیاسیانەی کە جایەکەم لەگەڵ هەموو سیاسەکانی تری کوردستانی سیاسیەکە بەڕاستی ینی پێم وایە جێئومێدە بەڵام من دەجار ینی هەر سیاسیەکیش هەر کەسێکی تریش معرەزە بۆەوەی کە تووشی دۆخێک بێ لەوانێت دەوروبەرەکەی هەڵەیەکی لەو چەشنیان پێکرد بێ هیچ پێویست ناکە هیچ بەڕێزێکە لە ئاستی هەرێمی کوردستان ئەمانە بەڕاستی بجا بکرێنەوە بۆ خەڵک گلەی هەیە ئێستا بۆ نمونە بە هەزاران کەوادری پارتی گلەی لەو وێنەیە هەبوو هەموو دڵیان ئێشا بۆ وێنێ لەبەر چی خەڵکێ لەوانەیە دەیان شەیدی لە خانەوادەکەی هەبێ بەڵام ڕۆژێک کەسێک نەبووە لە ناو پارتی دەست بە سەریا بێنێ لایانی کەمیانی لە ڕووی معنەویەوە پشتیوانی بکە بیبینێ وێنەیەکی لەگەڵ بگرێ ئەمانە هەموو ئەبێ بەمای ئەوەی کە نیگەرانی چونکە بۆ خەڵک زۆر داوای کردووە خەڵک داوای کردووە فلان بەرپرس ببینێ سەد بیاروی بۆ دۆزێتەوە ئیشی هەیە و کۆبنەوەی هەیە و فلان و فرسەت نییە و چی نییە بەڵام تۆ لە پڕێکا لە وێنەیەکە بینی کە تیکتۆکتەرێک عەرەبی مناڵکار دیە وێنەی لەگەڵەگری بایەخی پێدەی ڕانجڕۆڤەری بۆ کڕی چوزانم یعنی ئەمانەش بکرێ ئەوە شتێک نییە ئەوانەیەش بکرێ ئەگەر هەدەفێکی لە پشتۆ بێ بەڵام گەنجی خۆشت ینی نابێت فرامۆش بکەی گەنجی خۆشت ببینە پشتیوانی گەنجی خۆشت بکە پشتیوانی کەسوکاری شەیدانی خۆشت بکە پشتیوانی هەموو ئەوانەی کە توانە قدرەتیان هەیە بکە بۆیە پێم وایە ئەمانە هەڵەن کاردانەوەی خەڵکیش بەڕاستی ینی ئەو دڵ ئێشاندا گەیشتوتە ئاستێک کە خەڵک لە فەیسبوکەکەی خۆی تعبیری لێکە کە بە هیوامانی بە هیوام ئەم پرسانە ئەم بابەتانە بە جۆرە لە جۆرەکان معالەجە بکرێت کە
یعنی لایانی کەم بشی بینی تۆ نەیکەی بە وەسیلەیەک بۆی دڵی خەڵکی خۆتی پێ بێژێری. پێت وایە مەسەلەن بەڕاستی ئەمە دڵڕەنجانێک دڵێشانێکی دروست کرد لای تەواوی گەنجان یان لای زۆربەی گەنجان ئەوانەی کە ئینتیمایەکیان هەیە بۆ هەرێمی کوردستان؟ نابەتاچی لەوەی کە لە فەیسبوک و لەو تۆڕە کۆمەڵایەتیانە ئینسان بەرچاوێکەوە بڵێ من خەڵکە ناسم ئێستا زانی لەسەر ڕیفراندۆم ئامر قەبزی بووە هەیە کە پرسێکی قەومی بوو لە لایانی کەم لە ڕوانگەی پارتی و پارتیەکانەوە بەڵام تا ئەم لە حەزهەیە یەک کەسێک ڕۆژەبانگی نەکرد چایەکی لەگەڵ بخوا. یعنی ئەمانە هەموو گرفتن یانی تۆکە لە پێناو قزەیەک باوەڕێکە تەسیێدەی بەخۆت بە خێزانەکەت بە ماڵ و مناڵەکەت کەس لێت ناپرسێتەوە لە پڕێکا وێنەیەک دێتە بەرچاوت کە بەڕاستی یانی دڵێشان بە جۆرێکە ئازارەکەی بۆ ئەو خەڵکە چونکە من هیچ گرفتێکم لەگەڵ ئەو بینی نوشتانە نیە بەڵام ئەو خەڵکە بەشێکی کەوەی من چاوم پێکەوت لەو تۆڕە کۆمەڵایەتانە حەقێکی ئێزگار زۆرە دەم چونکە بەشێکی ئێزگار زۆریە ناسم بەشێکی زۆر لەو خەڵکان ناسم خەڵکە بووە پێشمەرگەی هەشتاکان بووە یعنی ئێستا موچەی نییە لە دۆخێکی خراپی ژیانە کەسێک نییە ئەمە ناوەندێک نییە ئۆرگانێک نییە کە ئەم لێپێچینەوە لە ئێشوازاری ئەو هەموو خەڵکە بکە بۆیە ئەم نیگەرانیانە هەم بێئینتیمایی دروستەکە ئەم بۆ وڵاتەکە هەم بۆ حزبەکە ئەو بێئینتیمایش لە نەتیجە بە جۆرێک ئەتەقێتەوە بە جۆرێ بە خراپی بەسەر ئەو ئەزمونە ئەتەقێتەوە کە بەیانی هەرێمی کوردستان خوا نەخواستە تووشی دەر قەیرانێک بێ خەڵک پشتیوانی ناکە. بەڵێ کاکەوێت هەر خۆت مەسەلەن وەکو چۆن دوێنێ لە دەیان و سەدان پۆستەوەمان بینی بە ئەو یوتیوبەرە بێ دیفاع لە پارتی بکایان لە هەرێمی کوردستان کە ئەمانە گرفتن بەڕاستی ئەمە هەر نابێ ئەوە بە سادەی پیا تێپەڕی ئەبێ دیراسی وردی بکەی کە ئەم کێشانە چین باشە خەڵک بۆ کێشەی هەبێ ینی خەڵک نەشیێتە گرفتی عقلیە خەڵک بەڕاستی عاقڵە ینی سیاسەتی حزبەکانمان سیاسەتی بەڕێوەبردن لە هەرێمی کوردستان خەڵکی تووشی دەیان و هەزاران کێشە کردووە ئەمە ئیشی ینی حزبەکانە ئیشی حکوومەتە باشە بەشێک لە هێش و ئازاری خەڵک کەم بکەنەوە باشە پێشتر گرفتی ئەوە هەبوو کە کوڕی هەندێک لە فەرماندەکان هەندێک لە بەرپرسە باڵاکان مەسەلەن بە سیارەی مۆدل بەرز و فەخفەخە و نازام چی و غەدر لە خەڵکەکەن و گەنجیان دڵشکا و کوردە و کوڕە شەهید و خەڵکی تێکۆشەریان دڵشکا و کوردستان گەیشتە عەرەبیش ینی بەڕاستی ئەمە وا ناکات مەسەلەن کۆچڕەوی زیاتر بکە خەڵک خۆ زیاتر خۆی ینی مەهاندان نەبێ بەڵام زیاتر خۆی بدا بە ئاوی ئیزە و بە نەهامەتیەکانی تری ژیان. ئەمانە چنە چوارچەوەیەوە هۆکارانەی کە خەڵک نیگەرانەکە بەڕاستی ینی هەرەوە نییە لەوانەیە ئەم وێنەیە بوو بێ بە کەرەسەیەک بۆ گەورەکردنی ئەو نیگەرانیانی کە خەڵکەر هەیەی ڕەنگە هەر هەبووە ڕەنگەمە ئەمە گەیشتێتە لووتکەتەکان بێتیەوە بزەبت ئەمە خەڵک ئینجا خۆی گرفتەکە ئەوەیە زانی ئەوانەی کە قیادەی سیاسی لەم وڵاتە درکی پێ ناکەن زانی هەندێک جاشتی زۆر سادا ئەبێ بە هۆکاری تەقینەوەی ئێزگار گەورە کە معالەجەکردنی ئاسان نییە لە خەیاڵی کەسیش نییە کە ئەو شتە چیە دێتە پێش بەو جۆرەکە بتەقێتەوە ینی دۆخی هەرێمی کوردستان لەوانەیە تا ئێستاکە یاری تۆ بەهێز بە گوشار بە چوزانم بە کۆمەڵی ڕێ و شوێنی تر توانی بێتت بە جۆرە لە جۆرەکان ئارامێک بخۆقێنی بەڵام ئەمە بەم جۆرە ئیدارەدانە بەم جۆرە تێگەیشتنە بەم جۆرە عەقڵە پێم وانە ئایندێکی زۆر باشمان لە پێش بێ یعنی ئێستاکە ئێمە گرفتی ئجگار گەورەمانە یعنی هەر کوردستان بۆ خۆی ئەم هەرێمە بچووکە چەند پارچەیە ینی هەرێزێک بۆ خۆی پارچەیەکی دابڕیوە حکوڕانی هەر دەرچووە بەڕێزت وەکەوەی کە مەسەلەن اختلااتێکی باش لەگەڵ خەڵکێ لەگەڵ نوخبە هەیە مەسەلەن پارێزگای کەرکووک کە بۆ ئێمە پرسێکی نەتەوەیە ینی گەنجە ناسی لە یەکێتی لە پارتی بەهۆی ئەو نیگەرانیانەوە سەری خۆی هەڵگرت پێ و ڕۆیش پێ و بە بێدەنجی لەسەر عزەتی نەفس و ئەدەبی خۆیەوە ئیتر بێدەنجی هەڵبژار بێت و مەسەلەن تااقەتی نەبێت تەنانەت بەڕاستی گلەیش بکات زانی بەداخەوە زانی کەرکووک برینێکە هەمیشە ئازارمانەدا بەداخەوە زانی ئێمە
کاتێککە لە کەرکووک بووی نەک ئێستا ینی من باسی ده ساڵ پێش ئێستاکەم ئەو کاتێش وتارێکم نووسی کوردایەتی بۆ شایی تێککەوتووە یعنی گوناحە لە داقوق و خورمات و گەنجی کورد تامەزرۆی کوردایەتی بێ بچێ بۆ قەندیل ئێمە بە دەیان و سەدان گەنجمان یان چوونەتە قەندیل و شوێنەکە بۆچی دافعێکی کوردایەتی هەبوو نیشتیمان پەروەریە بۆ پاڵی پێوەناوە بۆ لەو ناوچانە کە ناودڵی مەسلەی کوردایەتیە ئەوە خەتەر نییە ئەوە خەتەر نییە ئەوەی باسیەکەی مەسەلەن هەست لێرە ئەوە ناگەێنێت لێرە کە ڕۆحی کوردایەتیان لەو ناوچە گەرمەیە کوشت بێت و خەڵک بە دوای ئەو ڕۆحی خۆی لە شوێنێکی ترا تەنفیسکات بەڵێ بەڵێ جا من ئەو کاتە ئیشارەتم بەوەدا ینی بەڵێ ئەوە ڕێک لێدانە لەو ڕۆحە کە بەعس پێی نەکرا باز بە هەموو جەبەروت و قووەت و ئیمکانێتی خۆی لەو ناوچەیە نەیتوانیوە لە ڕۆحی کوردبوونی خەڵکی ئەو ناوچەیە بدە تۆ تەماشا بکە تەماشا بکە سەیری کە خەڵک لە کەرکووک بە بڕیاری بەعز تەرحی لەکرا لە سەیتەرەکان ئاودی سلێمانی هەولێریانە کرد بەڵام بە هزار ڕێگای تەرەچووە تەواجودی لە کەرکووکە و بە دزیەوە ژیا بە کۆڵە مەرگێژ یا بەزەوەی شارەکەی بەجێنێڵە لە داخۆ قەژە بەڵام ئێستا ئێمە لە دوای 2023ەوە کە نەوت و پارە و خۆشگوزەرانی ئەمانە چاوی کوێرکردین دۆخێکمان خۆقان ئاگامان لە مەسلەی کوردایەتی و پرسی قەومی و نیشتیمانی نەما تۆ تەماشا بکە ئەمە کاتی خۆی مەسلەی مادەی 140 استراتیژی قەزەی کورد بوو لە کەرکووک و ناوچانە بۆ چارەسەرکردن بەڵام چەند دەنگ هەبوون لەوەی کە لە دوایەوە ینی لە هەر دۆخێکی ترە کە کەرکووک با بەو جۆرە بێ کەرکووک بەم شێوەیە بەر حەزبێک دێ بە نەوعیشی تێڕوانی نییە بۆ کەرکووک یانی پرسە قەومیەکانمان کە نزیکی 80 ساڵ 90 ساڵ ئێمە خوێنمان لەسەر ڕشت هێنامانە ئاستێک بەڕاستی ئێستا ئەمەنە دڵخۆشین بە دەستکەوتیشی ێزانین کە مامۆستاکانمان بەغدا ڕەحمی پێ بکە و موچەکانیان بگوازێتەوە سەر بەغداکە ئێمە ئەماویست موچەی عارەب و تورکمان و کەرکووک شارەکە بگەڕێنینەوە سەر هەرێم بۆیە ئەم تێگەیشتە هێزانی لە کەرکووک و ئەو ناوچانە بە شێوەیەکی فراوان بە شێوەیەکی ئەجگا فراوان خەڵکی بە جۆرێک لێ کردووە کە منتیمای زۆر کاڵبێتەوە بۆیە ئەجندەی هێزەکانی تر لەو ناوچانە لە هەرێمیش تەبان هەرێم لەوانەیە زۆر پێوەی دیار نەبێت بەڵام لەو ناوچانە زۆر کاریگەرترە زۆر لەسەر خەڵکی کورد لەو ناوچانە کاریگەری زۆر زیاتر بەجێ هەڵێ بۆیە ئەمانە مەترسین ئەنێسا لە کەرکووک ئەوەی کە ئێمە هاواری بوو کەینیانی میدیای گەورە تعریب تەمان لە کەرکووک من ئەو کاتێش وتومەنی تعریب نییە ئەوەی هەیە تەشەیوعە تۆ حزبەکانی ئێمە چەند دیراسەیان لەسەر ئەوە کردووە چەند خانەوادەی کوردبوونە بە شیعە منەوە بە زەرەریش نابێنم تەبعاً وەکو مەسەلەیەکی قەومیەوە بە زەرەر نابێنم کورد سونە بێ یا شیعە بێ ینی ئەوە پێم وانە بەڵام ئەجندەیەکە لەو ناوچانە ئیشی لەسەرەکرێ کاری لەسەرەکرێ بەڵام تۆ زۆر بێ ئاگای یاریزانی ئێمە قەزەی کەرکووکمان کردووەتە کەرەسەیەکی میدیایی بۆ لێدان و شکاندن یعنی ناین ئەو ڕۆحە کووردە ببوژێنینەوە کوردانە ببوژێنینەوە لەو ناوچانە و لە لای خۆشمان یعنی میدیاکانیشمان بەداخەوە ینی ناتوانن ئەو ڕۆڵە ببینن کە ڕۆحی کوردبوون ینی ڕۆحی کوردبوونی کە ئەو ململانەی بەڕێز کاکاوز ئەو ململانەیە چێتی و پارتی لە کەرکووک دەیکەن مای گریانە یان مای دەستخۆشیە مای شەرمە مای شەرمە و ململانەی کە لە کەرکووکە کرێ بەڕاستی یانێزانی لە 2023ەوە ئەوەی کەرکووکیەکان کە باجیاندا بێ باجی ئەو عەقڵە داخراوە حیزبیان داوە یانێزا من خەڵک لە ناو پارتی و لە ناو یەکێتیشە نەچم بەڵام ئەوەندی کە من ئاشنایەتیمە بە ناو پارتی حازرە هەموو کەرکووکا بە قوربانی خواستێکی شخصی خۆی و بیرکردنەوەی خۆی کە ئەمە کارەساتە بەڕاستی ئەوانە هینەوەن لە نەخۆشخانەدایاندەیت چارەسەریان بکەین نەک بیانکەی بە بەرپرسی گەورە لە شارێکی وە ئەمە ئەو کێشانەمان هەیە ئەو کێشانە ڕوبەڕووی تۆ ئەزانی هەفتەی ڕابردوو جوابکاریەک لە نێوان یەکێتی و پارتیە بوو لەسەر ڕاکان زبووری ئەڵێن تا ئێستاش ڕاکان زبووری مەسەلە مناڵەکانی لە هەولێرە خوێنێ کەچی مەحافزی کەرکووک و هەموو لانیکەم هەمومانجی قەرارێکی نهێنی دەرەکات دژی کورد لە کەرکووک ینی ئەمە چی ناو لێ بنین
ئەزانی سەیری کرد من پێم وایە پارتیژی لەوە سەرچیق سوودە هەری ئەو شەرمە ئەو شەڕە میدیایی کە دروستیان کردو دەمان لە نەتیجە بە زەرەری خۆیان نشکێتەوە دەمان حزبی باش حزبی باشەوەیە کە پەیوەندی باشی هەبێت لەگەڵ هەموو لایەکە زانی من ئەمە زۆر بەلام و زۆر بێمانایە کە من لەگەڵ خەمیس خەنجەرە هاوپەیمان بم بەڵام دژی ڕاکان بم کە زانی هیچ منطقێک هیچ لۆژیکێکەوە قبول ناکە کە مەرجعی ڕاکان دیارە وازەحی کوێیە ئەگەر لە سەروی خەمیس خەنجەریشەوە بڕۆی ئەزانی کوێیە ئێمە گرفتمان لەگەڵەوان نییە هیچ گرفتێکمان لەگەڵەوە نەک گرفتمان هەر دۆستین ینی کێشەمانێ دۆستین و ئێستش لە ئیداری دەوڵەی عێراق هاوپەیمانین بۆیە ینی بەڕاستی ئەم جۆرە تێگەیشتە بۆ مەسەلەی کەرکووک زەرێکی ئێجگار زۆری لە کورد داوە کاکە ئەزانی هزار جار نەعلەت لە ڕاکان جبووری بەڵام تۆ بۆ خەڵکی خۆت بە هەزاران خانەوادە لە کەرکووک ڕۆژانە ئیشوکاریان لە ڕێ ئیدارەی کەرکووکەوەیە یعنی هیچ منطق نییە هیچ معقول نییە هەر لەبەر خەڵکەکەی خۆت تۆ پێویستیت بەوەیە کە پەیوەندی باشت لەگەڵ ئەو ئیدارەی هەبێت ئەگە باسی 16 ئۆکتۆبەر بێ ڕاکان جوبووری دەبابەی نێناوەتە سەر کەرکووک ڕاکان جوبووری ئەوەی نەکردو من دیفاع لە ڕاکان ناکەم هیچ هزار جاریش نعلت لێبێ بەڵام من قسە لەسەر ئەو تێگەیشتە چەوتە ئەکەم کە قەزیەیەکی گەورەی وەک کەرکووکی لە شخصێک کۆ کردوێتەوە باشە بەیانی انتخاباتەکرێت خەڵکی کورد وەکو ئێستا نیگەران و ناڕەحەت بوو لەوە زیاتریش دەنگی نەدا بەشداری پرۆسەکەی نەکرد عارەبێ بوو بە محافظ یعنی ئەم تێگەیشتە نابێت تۆ بی ژیانی خەڵک چارەنووسی شارێک لە کەرکووک و لەو ناوچانە بکەیت بە قوربانی حەزێکی خۆت وەڵام من قبول ناکەم فڵان محافظ بێ محافظی واقعی شارەکەیە ئیتر قبولتە و قبولت نیە ئیشی خەڵک لایەوە ئیشی خەڵک لەوێ ڕوە دوو هەندێک لەوانی کە لە میدیا ئەم شەڕە بە ناوی قەومیەوەکەن ژێرا و ژێر هەمویان خەریکی تیجارەتن لە کەرکووک هەمویان خەریکی تیجارەتن لەگەڵ حەشدی شعبی لەگەڵ ڕاکان لەگەڵ خەڵکی تر بۆیە بەڕاستی ئەم تێگەیشتنە غەڵەتە ینی کورد پێویستە پارتیویچێتی من پێم وایە حزبی باشەوە ئەوەیە لە کەرکووک باشترین پەیوەندی لەگەڵ ئیداری کەرکووکە هەبێ بە باشترین پەیوەندی لەگەڵ ئیدارەی کەرکووکە ئەتوانی باشترین خزمەت گوزاری ببیتە شوەرا و ڕەحیما و شۆریجەوە ئەو گەڕەکە کوردیانە بە بایکۆت ناکرێت بە بایکۆت ئەمە ناکرێت تۆ دوو نوێنەرایەتی تێ ینی بەشداری هەڵبژاردنت کردووە لە ژێر چەتری ئەو ئیدارەی کە لەوێ بووە بۆیە ئەمانە ینی ئەگە پیان وا بێتەمان بەشێک لە سیاسیەکانی ئێمە پیان وایە خەڵک زۆر گەوجە هیچ تێناگە ینی ئەو کە قسەیەکی کردەوە ئیترە بێ بە دەستور و ئیتر خەڵکی تاعە و ئەو ڕوانینەوەکە بۆیە ئەمە هەڵەیە بەڕاستی ینی من پێم وایە هەڵەیە کە ئێمە بین بەگوڵ پێشوازی لە کاکاوێز مادام خەنجەر بکەین لەم لاوە دژی ڕاکان بین دوو بین لەگەڵ هادی عامری هاوپەیمانی بکەین کە هینی عەرابی 16 ئۆکتۆبەر و ئەو دۆخە بووە ینی ئەمانە بەڕاستیە بێ یەکلایکەینەوە جایکەینەوە ئێمە قەزیەکمانەیە لە کەرکووک یعنی سەردەمی بۆ نمونە سەردەمی بەعس ئەگەر هەلومەرجێک بۆ کورد هەڵکەوتایە لەگەڵ ئەو محافزەی کە بەعس دایناوە کورد بۆ قازانجی خەڵکی کەرکووک بۆ ڕاگررتنی سیاسەتی تعریب و دەرکردنی ماڵی کورد تەنسیقی لەگەڵ ئەو محافزە ناکرد ئەگەر پێی بکرابە ئەی کرد بۆیە تۆ زانی ئەبێ خەمی گەورەی تۆ ئەوە بێت کە خزمەتی خەڵکی خۆت بکەی لەو شارە نەکەوەی بە بێ لە ژێر ناوی دژایەتی فلان و فلان و فلان ئەی شتەکە لە شخصێکا کۆ نەکرێتەوە باشە با وێنەساسی نیە بڵێ کاکاوێت مادام پرسەکەمان زۆر کردە نیشتیمانی نامەوێت زۆر ڕاستیستانە بڕۆین دوو بابەتی تر هەیە مەسەلەن هەز ناکەی بەعامەوە قسە بکەین مەسەلەن هەندێک خەڵکییان کردوتە وازی هەیە بە تایبەتیش لە منتیقەیەکی گەرمی وەکو کەرکووک لە هەمووینا خەڵکی نیشتیمان پەروەر و دڵسۆز زۆر هەیە بەڵام مەسەلەن پێشتر ینی دەستی لەگەڵ بەعسە بووە یان کوڕە جاش بوو یان جاش بوو یان جا لە هەر پۆست و پلەیەک بێ لە یەکێتی بێ لە پارتی بێ هەستاکەی بەڕاستی هەندێک خەڵک لەوانە مەسەلەن کراون بەوازیها کە ئەمە بەڕاستی هێندەی تر خەڵکی بێ متمانە کردویان بێ ئینتیما کردووە
بەڵێ ئەمانە هۆکارن سات ئەمە کە خستەوە بیر ئەمیشتی چەکە لە هۆکارانی کە لە دوای ڕاپەڕین و ئینتیمای لاواز کرد یاری زانی تۆ تەماشاکە من هیچ حکمتێک لەوە نبینم هێزە سیاسیەکان لە کوردستان پەنا بۆ ئەو خەڵکانە ببن کە ڕابردویان خراپە یعنی زانی سەبۆ نمونە من نەتوانم لە پارتی هەزاران تێکۆشەر خانەوادەی قوربانی دەر کە حاضر بۆ سەر و ماڵی بۆ پارتی لە ناو یەکێتی بە هەزاران نەتوانم ببینم گوناحە ئەمانە بێن پشت لەو خەڵکە تێکۆشەری خۆیان بکەن خەڵکی تێری ڕابرد و پیس بێنن بیکەنە دەمسپی شارێک بیکەنە واجهەی حزبەکەیان بۆیە بەڕاستی ئێستا نییە ئەوە دەمێکە ئینتیما وردە وردە ئەمانە هەموو هۆکارن بۆی کە ئینسانی کورد وردە وردە ئینتیما لە دەستەدا ئینتیما بۆ حزبەکەی لە دەستەدا ئینتیما بۆ نیشتیمانەکەی لە دەستەدا کە ئەبێ بەڕاستی ئەمانە پێدا بچنەوە ینی ئێستا ئەوە بینین بە تۆگەر بچیتە کێبڕکەوە لەگەڵ کوڕە جاشێکە حتمما ئەوە دڵنیا بکە دۆڕاوی چونکە هەم لە ناو حزب بۆچی یان ئەمانە هۆکاری هەن زانی ئێستاکە من بۆ خۆم کوڕی خانەوادەیەکم پەرێزمان پاکە لە خەبات لە تێکۆشان قوربانیشمان داوە بۆیە هیچ کات حاضر نیم وەکو کوڕە جاشێک بێم هەر بڵێم ئەشهد و ما بالله ئەو منی ناوێت تەمانە و خەڵکی ئەوێ کە هەمیشە پێی بوو بڵێ تۆ ڕاستی قوربان تۆ وای تو وای ئەوە بە ئێمە ناکرێت من دەتوانم ڕەخنە بگرم چکە بۆ دڵیشم بە وڵاتەکە مەسڵ آخر خۆ ڕەخنەکەت لە پێناو خۆتە لە پێناو کازمەلا پەرۆزیان لە پێناو کەرکووکە لە پێناو نیشتیمانە لە پێناو لە پێن ئەگەر بەڵێ خەر ئەوەیە جاوەیە بۆیە ئەوانە تاریخیشیانەیە بەڕاستی ینی ئەزمونیان هەیە لە نێو ئەسەسات یعنی زانی ئەوەی کە خەڵک بۆ ئەوان بۆ بەحسیان کردووە لە بۆ نمونە لە جاشێتی یای خەڵکە بۆ باوکی ئامر مەفرەزە بووە ئێستا یەکێکە لە دەستگا هەرە حەساسەکان ئەمە ئەو تەجروبەی باوکیشی بۆ ماوەتەوە ئەوە توانێت زۆرتر لەگەڵ ئەم بەرپرسەوە بەجددیمە ئەمان هەموو هۆکارن ئەوە ئینتیما نایڵێ ئینتیما لای خەڵکی تر نایڵێ ئینتیما بە جۆرێک نایڵێ ینی من بۆ خۆم دڵم ژانەیەکرد لە هەڵبژاردنەکان کابرا کوڕی تێکۆشەرێکی گەوری ئەو حزبە بێ بچێ بانگەشە بۆ کوڕە جاشێ بکە ئەزانی حزب نابێ ئەسڵەن ئەمە بکە چکە بۆ بەڕاستی یاری تۆ ڕێک تیەگەی یانی ئەوانەی ئینتیهازین هەلپەرستن ئەمانە دێنە پێشەوە ئۆتۆماتی خەڵکیش پاشە کشتێکە سبەی دۆخێکیش بقەومێ ئەوانەی کە قوربانیشیان داوە قوربانی دووە نادەن چونکە چاوەڕێ نەبن ئەوەی کە ڕۆژە لە ڕۆژان کوڕە جاش بوو بێ کوڕە بەعسی بوو بێ خۆی لە خەتەریات بدا بوو ئەم حزب بۆ حزب چکانە فێری مەساڵحن بەڕاستی نیشتیمان نەتەوە ئینتیما ئیسفادە لەو جۆرە ئیشکردانە ئەکات مەسەلەن گریمان ئەمڕۆ کەسێکی وا پەرێز ڕابردوو ناپاک بەرامبەر بە نیشتیمان و نەتەوە کرا بە وازیها کرا بە بەرپرس کرا لە ئیدارە لە حکوومەت لە هەرچێ لە شوێ 2000 گریمان ئەوە بۆ چۆ سەر بەڵام ئیسفادە ئەەکەی نەتیجە وەرەگری ئەوە دڵ لە ناو مشتی دەستا بێ ئەوە لەوانەیە شارەکەشت بفرۆشە ئەوە ئێستا سەفقەیەکی حزبەکەی ئەفرۆشێ شارەکەی ئەفرۆشێ بۆ ئەمانە جێی متمانە نین ئەمانە نابێ ئیشیان ئەمانە نابێت لە وەزیفەی گشتی بن لە ئاسی باڵا وەکو چۆن ینی بەشێکی زۆر ئەو تاوانبارانە سزانە دران لەناو ژیانی ئامی کۆمەلگای کوردی لێ خۆش بوونەوە بۆ لیان خۆش بوو تەبیعی ژیاون بەڵام وڵاهی کوفری سیاسیە تۆ بی پێگەی سیاسی بەو خەڵکانە بدەی کە 1-2 نی زۆرن باش شەپۆلێکی تر هەیە سە تۆ لە هەولێر دانیشی و لە هەولێرەوە لەگەڵ ئێمەی مەسەلەن نیگەرانیەکی تر هەیە ینی هەولێریش و سلێمانیش و دهۆچیش و هەڵەبجەش و گەرمیانیش و ڕاپەڕین و سۆران و زاخۆش مەسەلەن ئەو ناوچانەکە بەرچا و دیارن شوێنی ڕاقییان تایە و شوێنی ینی بێخزمەت گوزاریشیان تایە لە مەسەلەن ئەبینی شەپۆلێکی عەرەب لە ڤێلە ڕاقیەکان لە شوقە ڕاقیەکان ڕاستی من پرسیارەکەم ڕاستستانە نەبێ ینی بەڵام ئەمری واقعێکێ بە لە چوارچەوەی عێراق ژین یانی ئێمە وڵاتێکی تر نین تا بڵێن پەنا هەندەمان وەرگتووە
بەڵام ئەم فەرق و جیایە خەڵکێکە بینی مەسەلە لە پۆچیناوە و لە شاپاوە و لە سلێمانی لە کەندەکەەوە لە کوێ عەرەبیش مەسەلە لە ئەرقا شوێنی تر بێ کە ڕەنگە بەشێکیان پاشماوەی بەعز بن بەڕاستی بە تایبەتی ئەوانەی سونەکان ینی ئەمەش بەڕاستی گرفتێک نییە. بەڵێ بە تاکید ینی خۆزگە جارێ ئەو مۆدیلی ستی ومتیە نەمان بە ینی زانی کاتی خۆی ئەم کابینەیە پێما بوو هەڵە نەبم بڕیارێکی هەبوو کە دیواری ئەو ستیانە بڕبێنێ ینی زانی گەڕەکە بێت تێکەڵ بێ نابێ ئەم جیاکاریە هەبێت جیاکاری جابا هەمووشتی کورد نەک عارەب ینی ئەم جیاکاریە بۆ خۆی هەر لە خۆیەوە یانی تۆ بۆ خۆت ناڕەحەتە بی نیگەرانە بی ئەم دروستکردنی تەبەقات و چینی ئەم دەوڵەمەند و لە شوێنێکی تر بێ و خەدەماتی فول بێ ینی بەڕاستی ئەمە پێشکەوتنی شار نییە ینی شار بۆ جۆرە پێشکەوتو نییە تۆ کارەبا وەکو یەک بۆ هەموو گەڕەکەکان هەبێ معقولە بەڵام ئەگەر هیچێک پارەی هەبێ و چزانم لە منتیقەکەی بۆ جیاکەیتەوە ناوی زۆنەکەی بۆ بنی بەڕاستی ئەمە تەمان ئەمە کاریگەری ئەجگار زۆرە لەسەر ئەوەی کە تۆ هەستەکەی کە بەشێکنی لە وڵاتە ئەم وڵاتە خێر و قازانج و خۆشیەکەی بۆ خەڵکێکە کە لە بەرچاو تۆ جایش کراوە ئەوانن بۆیە ینی بە تەبیعەتی حاڵی ئینسان ینی ئەمە تۆزێ لەسەر دڵی ئەو گەنج و کوڕ و کاڵانەی کە لەو گەڕەکانەی ترن کە خەدەمات دەستی خەدەمات زۆر باش پێی نەگەیشتون تۆزێ ناخۆشە تۆزێ هەست بە نیگەرانیەکە بە تاکی زۆر تاسیری هەیە ینی حکومەت پێویستە ینی بەڕاستی بەمانەیە بچێتەوە من نازانم ینی لە ئەوروپا نەژیاوە بەڵام زۆر وڵاتی ئەوروپیم بینیوە من نەمبینیوە ئاوا جیابێ بۆ جۆرە ئەمە ئەوەی لەوانەیە پارەدارەکانیان بۆ خۆیان ڤلەیان هەبێ چوزانم جەزیرەیان هەبێ بەڵام بە شێوەی گشتی گەڕەکەکان ئەوە نین کە جاکرابێتەوە حرە ئێستا من بۆ خۆم یەک لە گرفتەکانم ینی خانۆکەی من لە ناو نەچوتینە ینی خانووی ستی نییە هەر خانۆکەشم تەجاوزە بۆی خەڵک ئەوەی نەکە کە ئەچمە پۆلی ئەو حرەسە سکرتەکە ڕێت لێگرێت سەد جارێتە پرسیێ بۆ کوێچ کاکە بۆ ماڵی خۆمەچمەوە یان ێزانی ژیانی ئێرەیان پڕ کردووە لە سەیتەرە و ڕێگاوبان و چوزانم پۆلیس ئەمە خراپە ینی هیچ منطقیتیان نییە هیچ تۆ بچیتە سلێمانی چوار سەیتەرە بکەی بیتەوە ماڵەکەی خۆت سەیتەرەیە بکەی بچیتەوە کەرکوو هەر سەیتەرە بێ دۆخێکی ئەمانە هەمووی کاریگەری هەیە لەوەی کە دڵی ئینسانشکێنن و لە ئینتیماکەیە دەن باش کاکاوێست ئەگەر هەمیشیاڵێن ئێمە هەمومان لە کەشتێکین لە شەمەندەفەرێکین فارگۆنەکانی هەمووی بەیەکەوەیە و گریمان ئێمە لە ئۆتۆمبیلێکین با داینی با بچووکتری کەینەوە ئێستا ئەو ئۆتۆمبیلەی ئێمە بەرەو کوێ ئەڕۆ وەڵام ملی ڕێگایەکی خراپی گردووە نازانم لەوانەیە بەرەو ساحرایەک وچێ هەموومان بخینکی لە تینوە من گەژمین نیم من گەژبین نیم تەمان ئەگە بەم جۆرە بەم عقڵە بەم فۆرمە بڕێوەبردن من گەژبین نیم من بۆ خۆم گەژبین نیم بە ئایندەی ئەم هەرێمە ینی زانین تەجروبەی ئێمە تۆ تەماشاکە تەمان تەجروبەی ئەم هەرێمە ئێمە 14 ساڵ کۆپیمان کرد لە کەرکووک ئێستاکە حەقا پارتی ویچێتی بچن لە خەڵکی کەرکووک بپرسن ئەم تەجروبەیە پارتی ویچێتی لە ڕابردوو باش بوویان ئێستا خەڵک باشە زانی من بە دڵنیایەوە زانم وەڵامی زۆرینەی خەڵکی کەرکووک چیە چونکە کە باسی خەڵکی کەرکووکەکەم تورکمان و کورد و بەشێکی عارەبیش بەشێکی عارەب نە ئەوانەی کە تعریب نا بەڵام بەشێکی عارەبیش ئەمە ئەزانی ئەو کاتە کە ئێمە لە کەرکووک بووین هاواری زۆرمان کرد ئەم شێوە بەڕێوەبردنە نەتیجەکەی باش نییە بە قسەیان نەکردین یعنی زۆر جار تەخوی نەکرای زۆر جار بە دژی ئەم و ئەو بە جۆرێک دۆخێکیان خۆقاندە بوو کە ینی ئەو دەنگانەی ئێمە نەبیسترێ نەخوازراوە بووین ئێستاکە من ئەو تەجروبەی هەرێمی کوردستان بۆ جۆرابێنم یعنی ئەم تەجروبەی هەرێمی کوردستان خوا نەکات دوای 10 ساڵی تر خەڵک لە هەولێر و سلەیمانی بڵێ وەڵاهی ئێستا مرتاحین با سەردەمی حکومڕانی پارتی ویژێتی بڕاونێتەوە بەری پێ نەگرن بە خۆیانە نەچنەوە من پێم وانییە ئەم شێوە بەڕێوەبردنە تا سەر بێ کاوێز مەسەلەن باسی تەجروبەت کرد پێشتر ئەنوێت داواکەین یان هیوادارین بەغداش ساڵ لە تەجروبەی هەرێمی کوردستان بکە ئێستا ئێمە چەند ڕۆژی ڕابردوو بینیمان بەسرا
بەکەم و کوڕیەکانیەوە مەسەلەن چی کرد بۆ جامی کەندا و کامە خواستی گەنجە ینی وڵانی کەم پیشاندانی پێشکەوتنە و مەسەلەن پرۆژەی گەورە گەورە و ژێرخانی گەورە گەورە دروست دەکەن هەست ناکەی ئەوان بە فەقاسێکی گەورە خەریکرد پێشی نەک هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان و ئەزمونونەکەی لە ناو تۆزاونەکەن نەنا بە تاکید ئێستا ئەوەندەیان باسی ئەنبار کردووە ڕوومادی من بۆ خۆم چکە ناوچارەیشم نەبینیەوە بەڕاستی ئەو حەزێکیان لا دروست کردم بچم بیبینم ینی ئەزانی وەکووتم لە سەرەتایە ئەزانی پێشکەوتنی هەرێمی کوردستان لاوازی و نائستقراری دۆخی عێراق دروستی کردبوو دۆخی عێراق بەرەو ئیستقرار بچێت کە چووە ئاوەدانی دەستی ئاوەدانی لە شارەکان و جوڵەی بازرگانی دروست بێ ئەزانی کاریگەری ئجگار لەسەر هەرێمی کوردستان دروستەکە یعنی ئێستا تۆ بڕۆ دەوڵەمەنەکانی هەرێمی کوردستان بدوێنێت بە دوای فرسەتا بەشێکیان بە دوای فرسەتا ئەگەڕێن بچن لەوێ ئیشیان دەستکەوێت لەوێ مەعامەلەکەی دانێ لەوێ چی بکە لەوێ چی بکە یعنی دۆخێک پێم وایە تەمان ئەوان دەوڵەتن ئیمکانێتیشیان زۆرترە ڕاستە خەلەلی زۆر لە بەڕێوەبردنەیە گەندەڵی زۆرە چی هەیە بەڵام وەکو دەوڵەت بنەمایەکیان هەیە یعنی ڕاست ئێستا بەغا بۆ جۆرە 12 ساڵ 15 ساڵ زیاتر تووشی دۆخێکی خراپ بوو بەڵام ئەو بەغایە بنەمای شاری تیان لەوانەیە بە جۆرێ پێشکەوێ دووبەی و ئەمانە هەر زۆر تێپەڕێنێ ینی من ناڵێم هیوادارم وای لێ بێ من پێم وایە عێراق لە بە تایبەتی ناوچە شیعەکان بەسڕەوە ئەمانە گەشەیەکی زۆر زۆرەکەن کوردیش دەوڵەمەنەکانی کوردیش چن لەوێ استثمارەکەن بۆیە کاریگەری زۆرە لە سەرێرە ینی هەرێمی کوردستان بەم جۆرە بەڕێوەبردنە ئێساکە ئەو بەشێک تۆ مەسلەی نەوتە چوزانە پرسیاری لەسرە مەسەلە نییە لە هەرێمی کوردستان پرسیاری لەسەر نەبێت کە ئەمە خراپە یعنی ئەمە بۆ ئەو شێوە حکومڕانی ئێمە خراپە خۆ ئەگەر لە بەغا نەوتیش بدزرێ نەوتیش دیار نەبێنێ نەوتیشی نەبێ لە ینی کەم هاوڵاتیەک لە ڕوومادی و لە بەسرا گلەی لەوە نییە تیەگە ئەوە ماگانە حکوومەتەکە وەزارەتەکە بڵاوێکاتەوە ئەوە لە نەوتمە ناردەکردەوە پارەکەیەتی و معاشی خەڵکیشدا بەس لێرە هیچ دیار نییە ینی ئەمانە گرفتن ئەمانە هەموو گرفتن لە بیهیواکردنی خەڵک باش پێت وایە هێشتا ئومێد و دەلاقەی چارەسەر هەیە دەستی بۆ بن گەنج ئاش بکەنەوە ئینتیما بەهێزکەنەوە مەسەلەن خەڵک وا بکات مەسەلەن سەیری پێشکەوتنەکان بکانەوە جیاوازی لە نێوان ئەم گەڕک و ئەم گەڕک ئەم شار و ئەم شار هەموو هەرێمی کوردستان بزانم ڕەنگە گەڕکێکی تاهرام بکە گەڕکێکی ئەستانبول بکە هەموو هەرێمی کوردستان کە ئەگەر قەرارە 6 ملیۆن بێ بەڵام مەسەلەن بەغدا ئێستا لە ڕۆژا بێتە نزیکە 11 ملیۆن و نیو کەس لە شەوا کەمترە بێتەوە ینی تۆ بە هەموو هەرێمی کوردستان 6 ملیۆنی ئێستا منافەسە هەیە یان فەرق و جیاییە لە نێوان کۆی و هەولێر لە نێوان سلێمانی و هەولێر و دوهۆک یعنی ئەمە بەڕاستی سەرنجام بەرەو کوێمانە باوە چارەسەرەکان ئەتواندرێت واللهی من ئەگەر گوێ بگرن تەمان ئەگەر گوێ بگرن نیەتە بێ بڵێ زۆر ئاسانە یعنی جارێ میلەتی کورد وەکو میلەتەکانی تر نییە کورد زۆر لێبوردە و دڵ گەورە و فراوانە من زۆر جار ئەوەمەوە هەندێک برادریش پێویستە خڵەتێت یعنی پێویستە هەندێک جار سیاسیەکان ینی ئەمەندە لە خۆیان ڕاببینن ئەگە کەم و کورتیەکە بوو داوای لێبوردنێ بکەن زانین لە 92 تۆ تەماشای بەڕێوەبردننی ئێمە بکەیت تا ئێستا سەدان هەڵی گەورە کراوە کە خەڵکەکە باجی داوە خەڵک لە هەرێمی کوردستان باجی داوە و تحملی نەهامەتیەکانی کردو تحملی مێنێتیەکانی کردو لە شەڕی ناوخۆ وەرە تا قەیرانی موچە بڕین و ئەوانەی تریش هیچ سیاسێک نابینی ینی لە خۆی ڕاببینێ داوای لێبوردنێ بکە لەوانەیە بە داوای لێبوردنێک بەشێکی زۆری ئەو دڵانەی کە نیگەرانن ئارام بدێتەوە و بێ بە فعلی بەڕاستی ینی لە ئەزانی ڕازگۆیی زۆر گرنگە تۆ لەگەڵ ملەتی خۆتە لەگەڵ خەڵکی خۆتە وای لێ بکەی کە متمانە بۆ دروست بێ دەست بە چاکسازی فعلی بکەین ینی زانی ئەگەر کێشەیەکە بوو کەم و کورتیەکە بوو بیتە سەر خەت بێ چارەسەریکی بێ هەوڵی بۆ بدی بەڵام ئێستا گرفتەکە لەوەیش نیە گرفتەکە ئەوەیە کە خۆمان ینی
مەکینەی دروستکردی کێشەمانێ ینی کێشە دروستەکەی بۆی شتێکی تر لەبی خەڵک بگەینەوە بە کێشەیەکی تر ئەگە بەم فۆرمە بڕۆ ناوەڵا هیچ ومێد نییە بەڵام ئەگە بیانوێت نیەتە بێ من پێم وایە هەندێک جار بە داوای لێبوردنێک زۆر کێشە هەلە بێ بڵێ زۆر سپاس بۆ بەڕێز کاوێز مەلاپەروێز سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ گفتوگوۆیە کاکاوێز کە هەولێرەوە لەگەڵمان بووی سپاس دووبارە بۆ بەڕێستان بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆرامامان پێشکەشکردن ئێوە شەمولایەک بەخوای گەورە سپێرین خواتان لەگەڵ